داوی ئاگایی و داوین و چەچانە دەفەوە ئەگەر زانیارێ بەڕابگەێنیە ڕۆژێ. بەڵێ سڵاوتان لێ بوو بەیانیتان باش دیارە لە شاری سلێمانی بە زانیاریەکانی هەفتەی سلێمانی دەست پێ یەکەم کە لەلایەن پارێزگاری سلێمانیەوە ڕاگەیەنراوە چالاکیەکانی هەفتەی سلێمانی کە بە بۆنەی ساڵڕۆژ یاخود ساڵ یادی سلێمانیەوە دەستی پێکردووە ئەمڕۆژ هاوشێوەی دوێنێ چەندین چالاکی لە شاری سلێمانی کە چالاکی هونەری و کەلتوری و فەرهەنگی و لە شوێنە جیاوازەکانی شاری سلێمانی پێشکەشەکرێت لەلایەن ڕێکخراوەکان و هاوڵاتیان و قوتابخانەکانی شاری سلێمانیەوە و مەبەست لەم ڕاگەیاندنی هەفتەی سلێمانی لە یادی سلێمانیدا بۆ زیندووکردنەوەی شاری پایتەختی ڕۆشنبیریە کە لەلایەن پارێزگای سلێمانیەوە ڕاگەیەنراوە ئامانج لێی هێورکردنەوەی ئەو دۆخە سیاسەیە کە ئێستا لە هەرێمی کوردستان ڕووی داوە وەکوتم چالاکیەکان ئەم ڕۆژ هاوشێوەی ڕۆژانی تر بەردەوامە سەبارەت بە ناڕەزایی و داواکاری هاوڵاتیان ئەم شەو درەنگانێکی ئەم شەو ژمارەیەک لە خوێندکارانی بەشە ناوخۆیەکانی زانکۆی سلێمانی لە بەردەم کەمپی نوێی زانکۆی سلێمانی خۆپیشاندانێکیان ئەنجام داوە بەهۆی خۆپیشاندانەکەەوە ڕێگای سەرەکی سلێمانی تاسوجە بە ڕووی شۆفێران و هاوڵاتیاندا داخراوە خۆپیشاندەران یاخود خوێندکاران بەوتەی خۆیان ئەنجامدانی خۆپیشاندانەکەیان بۆ کەمی خزمەتگوزاریەکانیان گرێتەوە لە نێو بەشە ناوخۆیەکاندا و داوایان کرد کە بە زووترین کات ئەو گرفتە خزمەتگوزاریانە وەک ئاو و گەرمی و کارەبا و ئەو پێداویستە سەرەتایانیان بۆ دابینکرێت خۆپیشاندانەکە لە کۆتاییەکانیدا گرژی و ئاڵۆزی لێکەوتەوە و لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بڵاو بە خۆپیشاندەران کرا و ڕەوانەی نێو کەمپی نوێی زانکۆ کران بۆ هۆیەوە شەڕەبەرد و پێکدادان لە نێوان هێزە ئەمنیەکان و خوێندکاراندا ڕوویدا کە سەرنجام چوار پۆلیس لە هێزە ئەمنیەکان بریندار بوون لە خۆپیشاندانەکەی ئەم شەودا و ژمارەیەک لە خوێندکارانیش بە هەمان شێوە بریندار بوون و زیان بە کەمپی نوێی زانکۆی سلێمانی کەوت لە ئێستادا کاژین خوێندن لە زانکۆی سلێمانی ڕاگیراوە و بە وتەی بەرپرسانی زانکۆی سلێمانی ڕێگە نادەن ئەمڕۆ خوێندن ئاسایی بێت تا و کاتەی ئەنجامدەرانی ئەو ڕووداوە ئاشکراکرێت و لێکۆڵینەوەی پێویستیان لەگەڵاکرێت من کەمێک لەمەوبەر بەر لەم ڕاستەوە خۆ ژمارەیەک لە خوێندکاران پەیوەندیان پێوە کردین کە پێیان ڕاگەیاندین کە ڕێگە نادەن لە هیچ کام لە دەرگاکانی کەمپی نوێی زانکۆ بچە نێو زانکۆ درێژە بەردەوامی ئاسایی خۆیان بدەن بۆیە لە ئێستادا خوێندن لە زانکۆی سلێمانی بەخراوە و هەر ئەم ڕۆژ بڕیار وایە کاتژمێر سێ ژمارەیەکی تر لە مامۆستایانی زانکۆ لە بەردەم کەمپی نوێی زانکۆی سلێمانی کە هەڵگری بڕوانامەی ماستەرن جارێکی تر خۆپیشاندان کەن وە گرفتی گۆڕینی ناونیشانەکەیان هەیە کاژین دوازانیاری ئەمەوە بگوازمەوە کە ئەمڕۆ لە شاری سلێمانی ئەمڕۆ ڕۆژ یەکشەممە دەبن کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە شاری سلێمانی دەبنکای تۆمارکردنی ناوی ئەلکترۆنی دەنگدەران لە سلێمانی دەکاتەوە ئەم دەبنکە بۆ ئەوەی هاوڵاتیان بەشدار بن لە تۆمارکردنی ناوی ئەلکترۆنیدا کە هەموو هاوڵاتێک کە لەسەر و تەمەنی 16 ساڵەوە واتە کە 2 ساڵی تر بتوانێت بەشداری هەڵبژاردەکانی ئەنجومەی نوێنەرانی عێراق دەتوانێت ناوی خۆی تۆمار کات و ئامانج لەم پرۆسەیە بۆ تاوکردنی تۆماری دەنگدەرانە کە لە ڕابردوودا دەنگۆی ئەوە بڵاو بووە یاخود باسنەوە کرا کە ناوی مردووان لە نێو تۆماری دەنگدەراندا هەیە ئەم پرۆسەیەکی نیشتیمانیە و پەیوەندی بە هیچ هێز و حیزب و لایەنێکی سیاسی و هیچ لایەنێکەوە نییە بەڵکو پرۆسێکی نیشتمانیە بۆ پاکتاوکردنی ناوی دەنگدەرانە وەکوتم دەبن کە ئەمڕۆ لە شاری سلێمانی بەڕووی هاوڵاتیانە دەکرێتەوە و هاوڵاتیان دەتوانن ناوی ئەلکترۆنی خۆیان کە بە تۆماری بایۆمەتریکا دەبرێت بکرێت بچن ناوی خۆیان تۆمارکەن. بەڵێ سپاس بۆ کامێرەمە بابم تۆش لەگەڵمان